سڵاوتان لێبێ ئەزیزان، ئێرە یەکێک لە شەقامەکانی شاری سلێمانی کە تیایدا زۆرێک لەو کەسانەی کە نەخۆشن یاخود پێداویستێکی پزیشکیانەیە ڕووەکەنە ئێرە. بەنامە ئێمە ئەمڕۆ لەسەر پندێکی کوردیەکە ئاڵێ خۆپاراستن لە خۆشارە سەرکردن باشترە. بزانین ئەوانی کاتۆنتە ئێرە و نەخۆشن لەسەر ئەم پەندە چیمان پێڵێن و ئامۆژگاری کەسە ساغەکان چۆنەکەن لەگەڵمان. شەکر و چەوری دەورێکی باڵا هەیە بۆ توشبوون لەم بۆم نەخۆشییانە. بوونە زەیت منە و برنجەی کە نازانین چییە بەڕاستی ئەو مادانی تیاتی هەموو ئەوەی تەسیرەکات لە بەشەر و تووشی نەخۆشییانەکان. مریشێکی مستەحەب بە 40 ڕۆژ بە 40 ڕۆژ ئەیکەنە 3 کیلۆ 4 کیلۆ دەبڕە مریشکە کوردی بەخێ بزان بە 1 ساڵە بێ بە 3 کیلۆ. سەپانە نەباتە بەس بەردەرمان یعنی بۆ چارەسەرکردن. زۆر شتەی ئێستاکوێ زۆر بە ئاسانی زۆر بە سادەیی یعنی لەوانەیە لە لەفەیەکی سەر عەرەبان و ئینسان تووشی گەو نەخۆشیی زۆر ترسناک بێ بۆی ڤایرۆسێکەوەیە. یەکێ لە خۆشنەکە قەدی خۆی نازانێت ئەو وەختە کە لە خۆش بە ئەنجا قەدی خۆی زانێ و بیتە سەرواقع لە ئەسڵە ئەوەی حەز لە خواردنەکە پێویستە ڕاضە بکات. چکەوانەی کە ڕاضە ئەکەن وەرزشەکەن ئەتوانە خواردنە بستن ئیسفادە لەو خواردنە بکات. تۆ ساغی خۆ ناپارێزی تووشی نەخۆشەکە بی دوای بتێ چارەسەرکەی چارەسەر وەکو یەکێکجار لێ نایەتەوە چاک نابێتەوە بۆ شێوەیە. یەک لە هۆکارەکان خواردنی ئاتەندروستە، خواردنی بیتی پلاستیکیە، خواردنی ئەو خواردانە کە بە دەرزی بە هۆرمۆنات گەوراکرێ، وەرزشکردنیش ئێستا خەڵکی ئێستانی زۆر دائنیشە زۆر لە ماڵ و زۆر لەسەر کورسیە لە ئیشەکەی بە پێ ناڕات بە سارە ئەڕات ئەوانە هەمووی هۆکارە. پندێکی کوردی هەیە ئەڵێ خۆپاراستن لە خۆشارە سەرکردن باشترە، یانی چێن پند؟ یعنی خۆپاراستن با بڵێن لەو شتانەی کە با بڵێن کە خراپە خۆتی لێ بپارێزی بەڕاستی زۆر معلومات ئێستا تەندروستیەوە با بڵێن بەس بۆ نمونە پێشەوەی کە نەخۆش بکەوی خۆت بپارێزی لەو شتانەی کە خراپە بۆ با بڵێن. ئێستا بینین زۆرێک لەو خەڵکانەی لێرەن هاتوون بۆ دکتۆر هاتوون خۆیان چارەسەر بکەن. باشە ئێستا بەڕای تۆ ئەم نەخۆشانەی کە لێرەن پارەسەر فەکەن تاوەکو تەندروستیان بۆ پێش خۆ با بڵێن ئەو خواردنەی کە خواردویانە بۆتە هۆی نەخۆشی پارە سەرفەکەن تا تەندروستیان وەکو من و تۆی لێبێ باشتر نەبوو خۆیان پارێزن وەکو لەوەی نێنێ پێشەوەی کە تووشی ئەوە بن خۆ بپارێزی لەو خواردانەی کە بەڕاستی باش نییە با بڵێن کە بۆ تەندروستی خراپە ئەوە پێشەوەی کە ئەوە بێ بەسە تا خۆت بپارێزی بەڕاستی. خەڵک ئەڵێن جاران خەڵک زۆر بەکەمی نەخۆش کەوتووە تەندروستی باشتر بوو بەس ئێستا بۆ خەڵک زۆر بەی نەخۆشە نەخۆشخانەکان پڕن دەرمانخانەکان پڕن لە خەڵک دەرمان بەش ناکات بۆ ئێستاوەنە زۆر ڕاستی خۆی زۆر ئێستا بۆچی ئەگەڕێتەوە بۆ خواردنانی کە ئیسایان نازانین بۆ منە زەیت بۆ منە و برنجەی کە نازانین چییە بەڕاستی ئەو مادانی تیاتی هەموو ئەوەی تەسیرەکات لە بەشەر و تووشی نەخۆشییانەکە بەڕاستی. باشە ئەی وەرزشکردن هۆکارێک نییە بۆ ئەوەی کە ئەم هەموو نەخۆشە بڵاوێت زۆر باشە بەسەوەی ئیمڕۆ تااقەتی وەرزشی کەس نیەتی بەڕاستی وەڵی من ڕاستینە وەڵا هیچ وەرزشێک ناکەی بەخوا ماوەیە تۆزی ئەم کرد بەستا حالیان ناکەم بەڕاست بەراودی ئەو کاتێک کە وەرزشت کردووە لەگەڵ ئێستاە چۆن بۆ ماوەسف زۆر باشم پێشەوەی کە وەرزشمە کرد بۆ منە بۆ مەزبەح بۆ ینی وەرزشمەکە زۆر سەحەتم باشتر بوو بەڕاستی مرتاحتر بووم بۆ فەقەرات بۆ مەسەلەن خواردن تۆزەکەمە خوارد جسمم سوکتر و بەستا بەڕاستی تۆزێ دوور کەوتومەتۆ ئەو کاتێک کە وەرزشەکە ئەگەر خواردنی زۆر خۆی زۆر مشکلە نییە ڕاستە هەزمیەکەی لەبەرەوەی تۆ کە وەرزشەکەی ئەی سووتێنی با بڵێن ئەو خواردنی کە ئەی خۆی بەڕاست خواردنی خراپیشە خۆین و وەرزشیش ناکەین لەگەڵ بەڵێ بۆیە تووشی نەخۆشەکان نەبین ناجوڵین بەڕاستی ڕۆشتنمان نییە هەر سیارەیە سوارە بین لە شوێنی تر دابەزی هەر سیارەیە بەڕاستی ئەوەیە ڕۆشتنمان نییە ئەوەیە زیاتر بەڕاستی نەخۆشی خستوین بەڕاستی. مامەستا بە پێوی تەمەنێکت هەیە ئەڵێن خۆپاراستن لە خۆشارە سەرکردن باشترە ڕاستە زۆر زەرۆر ڕاستیشە خۆپاراستنی یان خۆت لە خۆراکی پاک خۆراکی تەندروست بخۆی خۆت بپارێزی لەو خۆراکە خراپانەی ساکە خۆراکی ئەم کاتە وەکو جاران نییە جاران خۆراکی تەبیعی بووین لە لادیە بۆمانە هێلکێ خۆمانی بوو ڕۆنی خۆمانی بوو گۆشتەکەم بوو ئیسا هەمووی نازانی لە خارجەوەی هێنن مریشکەکە ئەی بەستێ دەکەڕێت ئەتوێتەوە ئەی بەستێ ئەتوێتەوە ئەی بەستێ یان بەعزێشت یاری جنگەکەش پاک نییە. ئەڵێن لە خواردنە هەمیشە ئەو خواردانە بخۆی کە لە خۆڵەوە نزیکن ینی سروشتین نەک دەستکاری کرا بێ بۆ سیحەت باشترە وایە تەمان خۆمان لە خۆڵ کراوی یعنی تۆ نەباتەوە معناتیەوە نەباتە نەباتی زۆر شت لە گۆشت و لە شەوری زۆر باشترە و سوودیەیە ئەم خواردنەی کە لە بەردەستی تۆ دادنراوە ئەمەیان شەکرە کە بەدەستی مرۆڤ دروست کراوە
ئەمەشیان خورمایە کە لە دار و لە خۆڵ دروست بووە وەکو هەمیشە پزیشکەکان باسیەکان خورماکە زۆر باشترە هزار قات شکو ئەم شەکرە ئەنوا ئێستا من تووشی شەکرە بوومە حالی ئێستا من سێ دەماری دڵم گیراوە هاتووم بۆ دکتۆر دەمارەکانی دڵم لە هینی ئەڵێ سەبەبەکەی شەکرەیە لە خواردنی شەکری زۆرەوە دروست شەکر و چەوری دەورێکی باڵا هەیە بۆ توشبوون لەم بۆم نەخۆشیانە کەواتە پێش ئەوەی کە نەخۆش بکەوین خۆمان پارێزین باشترە عرب الله شلون الوقاية خير من العلاج يعني خود بپارێزی لە علاج باشترە باش ئێستا تۆ کە تووشی نەخۆشی شەکرە بووی خدا شفات بدا ئاوات بۆ ناخوازی خۆدت بپاراستایە بۆی توش نەبووی تا والله ڕاستە ئاخر شەکرەی شەرت نییە بەڵێ خواراک دەوری هەیە بەڵام بعضیش هەیە مەسەرەن زستان لە پڕێکە داعشەڵێکی حادیسی ڕۆدا خەبەرێکی ناخۆشی وەیە شەکری هەڵەسێ تووشە بێ تووشی شەکرە بێ لە پڕێکە دەورەی دەمەوی دەوری هەیە یعنی خوێنی ئینسان دەوری هەیە موقف تەسیرەکە بۆ شەکرە جاران ئەڵێن خەڵک نەخۆش نەکەوتووە چونکە هەم جوڵاوە هەم خواردنەکانیشی باش بوون وا بوو خەڵک جاران نەخۆشەکە بداوەکو ئێستا کۆرانەوەڵام بەزە خەڵک پێشکەوتو نەبووە کاتە نەمانەزانی هەریان فڵان کەس مرد ئێستا ئایچی ئێستاش ئەم خەڵک پێشکەوتو بۆ سۆنەرەگرن و ئیشاعاگرن و هەمووی دەرەکەوێ و فحسەکان بە زووترین کار ئەرەوەڵا چارەسەریەکەنەوە گەرەویشی چارەسەری نەبێمرێ و خواردن ئەو جۆرە خواردانەی ئێستا هەیە لەگەڵ ئەوانەی جاران ئێستا هەمووی لەژە لایلۆ نایگەێنن تامیتیان نییە ڕۆڵە تامی نەماوە هیچ نەماوە ئەو کاتە بە تەبیعی و تەماتاگەی و خەیارەگەی و شووتیەگەی و ئێستا هەمووی لەژە لایلۆ نایگەێنن ئەم نەخۆشانەیش هەنێکانی ئەوەیە برنجی زوو ئەم برنجە بوو فەنجانەوە برنجێ سەحەر تامیتیانە دوو لە ڕۆحازری ئەو سا برنجی خۆمانە هەبوو برنجی چاکە بوو وڵا تایلەندێکی هەبوو سەد برنجە درێژەی ئیسەیە هێنا ئەرە وڵا ئیسا خۆ هیچ شتێکی تامیتیان نەماوە هی ئەوەکان ئێستا بینین میوە زۆرە بەڵام ئەو تام و لەزەتەی تامان جارانیشی نییە وڵا هیچ سامێکی نەماوە نەوەڵا هیچ ئیسفادەیەکی لێ ناکەی ئەی خۆمان تەمەڵین لە وەرزشکردنە جاران خەڵکی شێکرد ئەجۆڵا ئەچوو بۆ دەشت ئەوەیە براکەم ئەو سا تۆ حیاتی چوار سیارە نەبووی بە پێ ڕۆشتی بۆ بنی دنیاوە هاتی تۆ جاران چه ئیشێکتا کردەوە تۆ چ ئیشێکە کرد جاران کاتی خۆ هیچ ئیشێکم نەکرد حالە ماڵ شۆ دانیشتم ئارە بەخۆ بەزیتر بە پێ هاتوو چوومە کرە چوون بۆ بازاڕەوە هاتم و ئێستا ناتوانم سیارە لە بە دەرگاکە چوارە بێ ڕوویت و بە ساری ژێیتەوە من نەخۆشیانەی ئەوە نییە توش بووین کورە ناوەڵا خوای هەمووی خەف مخەفەتەوە ئەم زروفەیە ئەیچی نەبوونی و ئەحتیاجی و داماوی و ماڵوێرانی و ئیتر هەموو شتێکمان بەسەرات ساقە و سپاس مەمنون خەڵکی گەریوانی خەلاری چای منیسڵ باشە پندێکی کوردی ئەڵێ خۆپاراستن لە چارەسەرکردن باشترێکی ڕاست وەڵی تر خۆ بەسەر گەشتێکەیە ئەکسپایرۆ یا شتێکی خراپی بیخۆی ئەوە خۆ پارێزیەوە باشترە بیخۆی ئێستا ئەبینین ئەم خەڵکی زۆرینە هاتۆتە ئێرە هاتۆ خۆی چارەسەر بکە خەڵکەکە ئێستا نەخۆشەکان ئاوت بەەوە ناخوازن خۆیان بپاراستایە بۆی ڕیان نەکەوتە لای ئەم دەرمانخان ئەوە شتێکی ڕاستە و بێگومان ڕاستە و قسانە بەڕای تۆ ئینسان چۆن خۆی پارێزی بە خواردن بە وەرزشکردن بە چی یەکەم وەرزشکردن دووەم خواردن لەو خواردە ئەکسپایرانە لە خواردە خراپانە بەڕای تۆ خواردنی ئێستا لەگەڵ خواردنی جارانە فەرقی چییە بۆ خەڵک جاران کەمتر تووشی نەخۆشیە بوو ئێستا هەمووی نەخۆش خواردنی ئەم سەردەمە بەڕاستی هەمووی من بڵێم لەوانێت لە 1970 ئەکسپایرە باش نییە ناوە خواردنی ئەوسا لەکی و ئێستا لەکی خواردنی ئەوسا خەڵک تایەوەرە دەرەویە کرد خورمایەک و دووەکی خوارد لاشەی ئەو پۆڵایە نەخۆشی هەر نەبینە نەخۆشی نەبینە هەر نەخۆش ناکەوت ئەو خواردنە کە ئەوسا ئەی خوارد هەمووی شتی پاکە دریاپی هەلەکەی تەندروستم خۆشی ئەجوڵا نه هەر خواردنەکەیش ئەو خەڵکە و مریشێکی مەسلحە بە 40 ڕۆژ بە 40 ڕۆژ ئەیکەنە 3 کیلۆ 4 کیلۆ دەبڕە مریشکە کوردی بە خێکەبزان بە 1 ساڵە بێ بە 3 کیلۆ یەک دانە ساڵ ناوێ بە 3 کیلۆ تامون لەزەتی سروشتەکە خۆشتریش خۆم خواردومە کوردیەکە بەڕاستی ئەم خواردنی ئەم سەردەمە من موسێت یەکەم بۆ کەسانی کە وەرزش ناکەن یعنی خۆیان لە خواردن ناپارێزن بەڕاستی
خۆیان دوور بگرن لەم خواردنانە بەڕاستی هەر یان هەمووی وەرزش بکەن یا خواردنی چاک بخۆن بەڕاستی خواردن هەر کەم بخۆن خواردنیش ئەخۆن کەم وەرزشکردن باشترین دەردە باشترین دەوایە ئیشکردن کارکردن خۆمەشغوڵکردن بە ئیش و بە کار و دانیشتن زۆر دانیشتن تۆ هەر بەیانی تێکەی سعات دەتیەکە دوای سعات 11 تیەکە دوای 11 سعات 6 ئێوارە تیەکە شەویش سیارەیش پیا بووە کەس ناجوڵێ هەمووی هەر بە سیارەیە جوڵەوشت نەما بەڕاستی ئەو خواردنانی کۆنانە نایەت وەڵی من نەخۆشی دڵم هەیە نەخۆشی دڵەکەم لە سکماک وەیە سەمامم سێپەڕێ دوانیان نیشتۆ بە یەکۆ دوانیان ئیشەکە دوانەکەیش وەستای من ئیشی قورسەکەم ئیشی دیوارەکەم ئیشی کرێکاریەکەم لە بغەکەم دیوارەکەم ئیشی قورسەکەم بەس ئیتر زەخت و شتم پێگەیشت و ئەو شتانە ئەو دەمارانە تەسک بۆسۆ دکتۆر تێسی بێ دکتۆر بێ تێسی ئەمەلیاتکەن لەم کەناڵی ئەوەیشەوە ئەو کەسی کە ئەم بینێ ئەو کەسێک کە گوێی لە سەوتمە ئەو کەسێک کە دەنگمە بیسێ داوای لێ یەکەم دوعای خێرم بۆ بکەن بۆ ئەوەی عملیاتەکەم نەجاحەت بێت خی گەورە سێوەش سەرکەوتوو زۆر سپاس شەکر و چەوری دەورێکی باڵا هەیە بۆ توشبوون لەم بۆم نەخۆشییانە بوونە زەیت منە و برنجەی کە نازانین چییە بەڕاستی ئەو مادانی تیاتی هەموو ئەوەی تەسیرەکات لە بەشەر و تووشی نەخۆشییانەکە مریشێکی مستەحە بە چل ڕۆژ بە چل ڕۆژ ئەیکەنە 3 کیلۆ 4 کیلۆ دەبڕە مریشکە کوردی بە خەکەبزان بە 1 ساڵە بێ بە 3 کیلۆ سەپانە نەباتە بەس بەردەرمان یعنی بۆ چارەسەرکردن زۆر شتێ ئێستاگونێ زۆر بە ئاسانی زۆر بە سادەیی یعنی لەوانەیە لە لەفەیەکی سەر عەرەبان و ئینسان تووشی گەو نەخۆشیی زۆر ترسناک بێ بۆی ڤایرۆسێکەوەیە یەکێ نەخۆشینەکەی خەدی خۆی نازانێ ئەو وەختە کە نەخۆش بڵ اینجا خەدی خۆی زانێ و بیتە سەرواقع لە ئەسڵە ئەوەی حەز لە خواردنەکە پێویستە ڕاضە بکات چکەوانەی کە ڕاضە ئەکەن وەرزشەکەن ئەتوانە خواردنە بستێن ئیسفادە لەو خواردنە بکات تۆ ساغی خۆ ناپارێزی تووشی نەخۆشەکەی دوای پێ چارەسەرگەی چارەسەر و کەمجار لێ نایەتەوە چاک نابێتەوە بۆ شێوەیە یەک لە هۆکارەکان خواردنی ئاتەندروستە خواردنی بیتی پلاستیکیە خواردنی ئەو خواردانە کە بە دەرزی بە هۆرمۆنات گەوراکرێ وەرزشکردنیش ئێستا خەڵکی ئێستانی زۆر دائنیشە زۆر لە ماڵ و زۆر لەسەر کورسیە لە ئیشەکەی بە پێ ناڕات بە سارە ئەڕات ئەوانە هەمووی هۆکارە بەڵێ خۆی خۆپاراستن باشترێکە یعنی لەوەی کە پسند لە عیلاجەک لە دەرمان وەرگرن لە سەیدەلەکان ئەوە باشترێکە یعنی لە هەموو ئانوساتێکە ئینسان خۆی پارێزە باشترێکە بە چ شتێکە توانین خۆمان پارێزین بە خواردنی تەندروستە بە خۆ پێچانەوەیە بە وەرزشکردنە بە چ شتێک بەڕای تۆ ئینسان خۆی دوورە خاتەوە لە نەخۆشی کە تۆ وتێ هەمووی ڕاستە بۆ شتانی کە تۆ وتێ هەمووی ڕاستە بۆ وەرزش بێت بە خۆداپۆشین بێ بە خواردنی یعنی خۆت خواردن کەم بکەیتەوە بە تایبەتی لە ئێواران خواردن بەیانیان کە ئینسان کە هەڵەسێت بەیانیان سەحەتێکی باشی هەیە خواردنێکی باشیش بخوا باش خواردنەکەی بەیانیشکەی خۆی تا ئێوارە تۆ ئەجوڵێ بەس ئێوارە تر کەنانت خوارد ناجوڵ ئێوارە ئەوەیە کە لەسەری ئەخەویت ئەوەی نەخۆشی لە لاش بەڵێ هەرەوەڵە مامۆستا پندێکی کوردی هەیە کۆن و تویانە خۆپاراستن نەخۆش چارەسەرکردن باشتر ئەوە یانی چی ئەو پەندە بڕای وەڵڵاهی قوربان ئەوە ناسی ناتوانم تەگەرە پەسە جواب بدەمەوە باشە نەخۆشیت بەرەوەڵە باشە لەکەیوە نەخۆشیەوە تو لە 2010 نەخۆش بەبووی چیەوە تووشێ تەنگە نەفەسی وڵی تێناگە هی تەمەنە هی خواردنە هی وەرزش نەکردنە هینی کێشی خۆتە قورسە شەکرەتە چی نازە هەر ئەو ڕەمزانی وتیان پێویست بە عملیاتەکەی چوو عملیات و کرد لە تاران واتەوە باش ئەی خۆت بپاراسایە لەوەی تووشی نەخۆشەکە نەبیت باشتر نەبوو لەوەی کە بچی عملیات بکەیت ئەو وەختە ئەومان نازانێ خۆمان پارێزین لە هەموو شتێکمانە خوارد ئەرەوەڵ هەموو خواردێکمانە ئێستا نەسیحەتی ئەو کەسانە چۆنەکەی کە هێشتا تووشی نەخۆشی نەسیحەتیوانە کەمەوانەی نەخۆشی بیارە دوور بن لە جغەرە دوور بن و لە خواردنی چەوری ئەوانە دوور بن و ئیتر لە زۆر شتێ دوور بن ئەڵێن ئینسان هەتا نەخۆش نەکەوێت قەدری تەندروستی طبعا نازانێ یەکێ نەخۆش نەکەوێت قەدی خۆی نازانێ ئەو وەختە کە نەخۆشەوە اینجا قەدی خۆی زانێ و خەدی نەخۆشیە زانێت کە نەخۆشەکەوێت لە کاتی نەخۆشیەکە هزار خۆزگە خوازێ بۆی کە ئەوەی ئەوەم نەکرد باە بۆی توش وڵێ
طبعا كان خوش بو اجا اوار بيركاتو اوار بنقل معي تازه روي تازه شەوان خەوی لێ ناکەوێ ئیتر ئەو کاتە قەدری تەندروستیەکەی خۆی زانێت بەڵێ ڕاست زۆر ڕاستە قسەکەتەوە کەواتە خۆپاراستن لە باشترە ئەڵکە خۆت بپارێزی علاجی ناوی هیچ شتێکی ناوێ لە نەخۆشی بخۆشی خۆت بپارێزی لە خواردەمەنی لە هەموو شتێک خۆت پارێزی جگە لەوەیشی کە تۆ سیحەتی تێکەچێت ئەبێ پارەی زۆری سەرفکەی تاوەکو یەکەم جاری لێ بێت نێوەکو یەکەم جار نایەتەوە نەخێر نەوەڵ ئەرەوە طبعا ئەوە کێشە وەکو جارانە ئێستا من تووشی تەنگە نەفەسی بووم چۆن نەشتەرگریشم کردو وەڵام ئێستا وەکو خۆی باش نەبوو خۆی باش نەبوو نەوەڵی چۆن لە ئەو باشترم لە کاتی جاران باشترە ئەگەر لە خۆ بێ باشترە وەک دۆی بچی بۆ لای دکتۆر هەر ئەوەی ئەوە دکتۆراتی بەڵێ چ نەخۆشەکە دێ خەرات بۆی چیەوە توش بووی واللهی نازە خۆ هەیە مناڵیشە توش بووە ئەوە نەبێ بڵێ هی من هی تەمەنێ بۆی ئیشکردنەوەی بەهۆی تەمەنەوەی بۆشکرد نەی ئەوە نییە هی وایتر خۆ هەیە مناڵیشەوەە خۆی من باعیشم کرد بێ و نەی ئەوە نییە تە بۆ ڕێکەوێ باشە بۆ پێشی نامتوانە پێش ئەوەی تووشی نەخۆشی بی خۆت بپارێزە زۆر چاک بەڵێ حەقەت وایە بەڵام ئێمە خۆمان نەپاراستووە نەوەڵا ئێمە بە تایبەتی خەڵکی لادێ خەریکی عیش بوون و عیشی قورسمان کردووە و ئێمە خۆمان نەپاراستوە بەڵام هەیە ئاگای لە خۆی پارێسە بۆ وەڵێن ئەوانی کە خەڵکی لادێن لە بەرەوەی زۆر ئەژوڵێن ویشەکەن سیحەتیان باشترە کەمتر تووشی نەخۆشیەوە چۆنە ڕاستەوە حەقەت وایە جوولان باشە بەڵام بە گوێرە خۆ تۆ عیشی قورس نەکە ئێمە عیشی قورسمان کردووە ئەڵێنەوەی بە تایبەتی خەڵکی شارن لە بەرەوەی خواردن زۆر ئەخۆن خواردنی چەوروانەوە نایجوڵێن نیش ناکەن ئەخەون لەسەری زووتر تووشی نەخۆشیە بن هەر بەگەنجی زۆربیان ینی لەشیان دارماوە لەشیان تووشی نەخۆشی ڕاستە ئەوە زۆر ڕاستە تۆ تێر بخۆت و بخەوی لەسەری خراپە ئەوە حەقەت وایە ڕاستە بەڵام بەنسبەت ئێمە لای ئێمە ئیشی قورسمان کردووە خەڵکی لادێ بە عام وەختی خۆی درەوەکرا گۆ لە بڕا عیشی قورس بەشە و تابین لەگەڵ حیوانە لەو شاخانە بە پێوەی خەڵکی ئەوەی ڕۆژانە ساعت چەند لە خەو هەڵەستی ڕۆژانە چ ئیشەکەی و کەیشە خەوی من بە نسبەت خۆمەوە عام نازانم من بە نسبەت خۆمە من ئاگام لە خەڵک نیە بەڵام من بۆ خۆم بۆ ڕاهاتوم لەسەری هەموو بەیانێک بە نیو ساعت پێش نوێژی بەیانی هەڵەسم ناخەومەوە حتا دەوری نیوەڕۆ دەوری نی ساعتێکە بخەوم ئێتەمە کردومە بە عادەت بۆ خۆم بۆ حاڵی خۆم ڕۆژانە چی چ ئیشەکەکەی ئیشی لا دێت چیە بێت چی بێ خەریکی باخین و خەریکی هاوینان خەریکی باخی ئاوانین و ئیشی لا دێرە شتانەیە شەوان کەیە خەویت وڵا شەوانێواتر لە 11 ئیتر لەو ناوانە شەرنی هەموو شێ بەم شێوازەی کە تۆ ئێڵەی شێوازی خەوتن و هەستانتان زۆر باشە زۆر تەندروستە لێرە خەڵک زیاتر ساعت 10 هەڵەسێ بەیانیان شەوانی زۆر دەرەنگ زۆر خراپە زۆر خراپە ئەوە ساعت زەلام هەیە چێ بدات تەلڤیزیۆن داشی تایەک و دوو شەو اینجا بەیانی نەخەبێت لەوانەیە دارێ هەر نوێش هەر ناکەن نوێژی چی ئەو گە ساعت دوی شەو بخەوێت کەی لەسێ اینجا بەیانیش کەی لەسێ ساعت دەترشاوە بە قورعان لە ڕووم نایە بچم بۆ ماڵان جارەوە هەیە چوون بۆ ماڵان ساعت 8:30 ئەوانە چوم هەمووی وا خەوتووە ئێستا لە ڕووم نایە بچم بۆ ماڵان هەڵ ناسێ مامۆستا بە پێوەی تەمەنە دێ و سەرت سپی بووە تا ڕادێ ئەڵێن خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە مەبەست لەم پەندە چییە؟ هاتمە بەسەوەی لە کە ئینسان خۆیە پارێزێتن مەسەن بۆی کە نەخۆش نەکەوێت ئیتر ئەوی چەند ڕێنماییەکێ بێ خەڵکی جێبەجێ بکە بە تاکیدی ترخۆ لە شتاقی لە هەموو کاتێک باشتر و خۆشترە بە پێوەی ئێستا ئێرە شەقامی ئۆرزیە دکتۆرەکان و سەیدەلێ و ئەشیا و هەمووی لێرەیە خەڵکێکی زۆر لێرە نەخۆشە ئەمانەی ئێرە هاتوون ئەوەت بۆ ناخوازن ئەو خواردنە خراپیان نەخواردایان خۆیان پاراستایە بۆی نێ لێرە پارە بدەن تاوەکو یەکەم جاریان لێ بێتەوە بە تاکید هەر وایە ئینسان بۆ کوتمان خۆپاراستن زۆر شتێکی زەرورە کۆمەڵی خواردنی باشەیە کە خەڵکی بە حەقەتەن ئەتوانێتن بیخوات و خۆی لە نەخۆشی بە دوور بکە بەڵام هەندێک جارێ خەڵکە یان نایزانێ یان بۆ خۆی هەمالیەکە گینە زۆر دوورمەڕ و خەڵقانێکی زۆر هەیە ماڵێکی جوانی ڕازانوێتەوە بەخوا کەڵکی فلسێکی نییە ئەوەی لە ماڵە هەبێ هەنگیونە ڕەشکەیە سیرە سرکەی سێوە ئەم شتانم بۆ سەحەتی بنیام زۆر باشە ینی بەکارهێنانی زۆر باشە سا تۆ هیچ نەبێ قەیچێکە با دەردی کابرا لە ساڵێکە لە 1 ساڵە با کیلۆ نیوە 2 کیلۆنگیم خۆی وا هەیە بە 5 ساڵش
4 غرام ناخوا. ئێستا ئەبینین خەڵک زۆربەی گۆشتی سوورەوە کرا و یان ئەو خواردنە چەور و شیرینانە خوات کە بەسەری شاخەوێتە وەرزشیش نەماوە. ئەمە هۆکار نییە بۆی تەندروستیمان هەمووی تێک تاکید وایە خۆی زۆر ڕاستە جارێ بیتە سەرواقع لە ئەسڵە ئەوەی حەز لە خواردنەکە پێویستە ڕاضە بکات. شکوانەی کە ڕاضە ئەکەن وەرزشەکەن ئەتوانە خواردنە بستێن ئیسفادە لەو خواردنە بکەن. اینجا هەروەها بێتەوە نابێتە مای زیان بۆیان. بەڵام ئەوانەی کە مەسەرەن دایمە دانیشتون و خواردنی چاورەخۆن خراپیشە. من کابرایەکە خوا عەفوی کە تەمەن نەماوەستا وەختی خۆی بۆیە گەڕامەوە جا عمری زۆر بوو تەمەنی لە 100 ساڵ تێپەڕی کرد. وتی دووسێ شت هەیە وا ئەکا لە ئینسان تەمەنی درێژ بێت. وتی یەکێ لەوانە کە مەسەن ئەیوت مەسەن مشکیلە و بەڵات نەبێ. ئەنجا باشێکە ئەیوت خواردنی چاک مەخۆ کە یوت خواردنی چاک مەبەستی ئەینەن دەری تۆڵی گۆشتی سوورۆکرا و چەوریە و ئەو جۆرە خواردنە قورسانەیە. اینجا ئەو باسی لەوەکە کە مشکیلە بەڵاتنەوەی سەر ئێشەد نەوێ. ئەویت ئەمانە تەمەن زیا ئەکات. جا بە حەقەتەن وایە بەڵام تر وەکو باسمان کرد هەندێک کەسش هەیە خۆ بەخوا بێتە سەرواقع خوای گەورە بۆ خۆی ئیتر چۆنەڵێ یانی ئیلهامێک تاتێک کە تۆ بتوانی مەسەلەن هەندی ڕێنمایی بۆ خۆت دروستکە یا دابینی بکەی ئەمانە دەوری زۆرە بۆ خەڵک ناتوانێت هەرچەند هەشە پێشی ئەڵیت پێشی ئەڵی بەڵام جێبەجێی ناکات بۆ خەڵک ناتوانێت زاڵ بێ بەسەر حەزی خۆیان لە جیاتی ئەوەی مریشێکی سوورەوە کراوە بخوا باستێوێک بخوا یعنی بۆ کۆنتترۆلی ئەم حەزانی خۆمان ناکەین یاخە دەوەی تر نەفسە خۆی یەکێک لەوانە مەسەرەن مهمترینشتەوەی کە خەڵکی بتوانێت نەفسی خۆی بگرێت ئەی تۆ نەفسگرتن زۆر مهمە هەندێک جار هەیە من بەخۆ مەزانم خەڵقان هەیە نەخۆشی شەکرێ هەیە بەخوا لە بێگاتمە 4-5 پاقلاوی خواردەوە دەتی چیە بێ باوێت نەیتوانێت نەفسی خۆی بگرێت خۆی نەفسەکە زۆر دەوری هەیە مامۆستاڵێن خۆپاراستن لە خۆ چارەسەرکردن باشترە ئەم پەندەیانی چی بەڕای تۆ چمانەیەکە مانە لەوە ئەبەخشە ئینسان پانە نەباتە بەس بەردەرمان یعنی بۆ چارەسەرکردن زۆر شتێ ئێستاکوێ زۆر بە ئاسانی زۆر بە سادەیی یعنی لەوانەیە لە لەفەیەکی سەر عەرەبان و ئینسان تووشی گەو نەخۆشیی زۆر زۆر ترسناک بێ بۆی ڤایرۆسێکەوەیە ئەو نەخۆشانێکی ئینسان لێ ترسێک ناوانی تری مەسەن بەڕاستی تۆڵەکە یان دەرزیەکی ئازار شکێنە یان با بڵین لەو حەپان کەپسولانی بەکارێ بۆ ئینتیهابات یعنی ئەوانە لەو بوارانەیە شتێکی ئاساییە ئەڵێ نیسان ئەم کاتەی نەخۆشەکەوێ ینی هەموو ئاوات و خلیایەوەی ئەڵێ تەندروستی وەکو جارانی لێبێتەوە ئەوەنە ناڕەحەتە بێ بەدەست باشە پێشەوەی تووشی نەخۆشی بین چۆن خۆمان پارێزی وەڵی زۆر ئەوە شتێکی بەسیتە بەس دەڵێ ئینسان مسەیتر بێ بەسەر نەفسی خۆیە حەزی خۆی هەر ئەوەیە هەر ئەوەیە ئێستا لە قوتابخانەکان مەسەن بەڕێوەبەرەکان مامۆستاکان بە تەلەڤەکان ئەڵێن بە قوتابی نازدارەکان ئەڵێن لەسەر عەرەبانە شت مەکڕن عەرەبانەکان کە پیانە لای بەرە پیان ناخۆشاڵێ ئێوەنانی ئێمە بڕن بەڵام لە کاتێکە لایەنی تەندروستەکە تەماشاکەی ئەنوەشراوەنەی شتێک یان سێرەکەی ئێستا هەر بچۆرە بەر مزگەوتی گەورە وانە ئەنواع و ئەشکال شت ڕۆکرێ ئەنواع ئەشکال شتی نەبێت لەمانەوانێ ڤایرۆسە بۆ خۆی میکرۆب پەیاکە مرکزی خواردنی لە فەیسەر عەرەبانەکانیشە جاری وایە وەکو تۆ وتت تۆ بای دوو لەفە خۆی 2000 دینار دێ بەڵام تووشی نەخۆشیەک تەکە ڕەنگە بە 100,000 دینار لێ دەرنەچێت نەخۆشیەکە باش نەبیتەوە وانەکردە جاری وایە ڤایرۆسێکی جگەرە بێتە حاڵەتی مردنی ئەو کەسە نەک هەر بەوەی کە بە 100,000 بێ زۆر زۆر شکور بێ لەبەرەوە ینی هەموو شتەکان ئەو نەبە بەسیتی بۆ لای دکتۆر دوای ئەشعات بگریت دوای دەرمان وەرگریت دوای جەهنجار نەشتەرگەری بکەیت ئاستا لەوانەی بوونێرێتە وا بکە کە بۆ دەنووسە لە بچە بۆ هندستانە لە بچە بۆ ئێران لە بچە بۆ تورکیا جەریوە تەیەکەوێ بۆ ئەڵمانیا بۆ وڵاتانی دەرەوە ئەی لەو کاتەیە تۆ چیەکەی پێشن نەبێ بەڵامی تر ئەکەوێتە سەر خۆڕاگری مرۆڤ خۆی ئەبێ ئەوە چالاک بێ لەوەیانە ئەزیزان وەکو ئەبینن ئەم مامۆستا بەڕێزە باسیەوە کات کە پێش ئەوەی توش بین با زاڵ بین بەسەر حەزی خۆمانە ئەو خواردنە تەندروستانە بخۆین کە داپۆشراون خواردنی پاک و تەمیزن تا توش نەبین چونکە خوا نەخواستە لە ڤایرۆسێکی بچووکەوە تووشی نەخۆشیێکی بچووک بین ڕەنگە کار بگاتە ئەوەی ژیانمان لەدەست بدەین یان خۆدەگەر ژیانیش لە دەست نەدەین بە جۆرێک ناڕەحەتە بین بە جۆرێک تەندروستی تێکە چێکە ئاوات بە ئەو ئەخوازی کە ئەو خواردنت قەت نەخواردایە ئێمە زیاتر هاوڵاتیانە دوێنین ئێوەش بینەرمان شەکر و چەوری دەورێکی باڵا هەیە بۆ توشبوون لەم بۆم نەخۆشییانە بنە زەیت بۆ منە و برنجەی کە نازانین جیە بەڕاستی ئەو مادانی تیاتی هەموو ئەوەی تەسیرەکات لە بەشەر و تووشی نەخۆشییانەکە مریشێکی مستەحە بە 40 ڕۆژ بە 40 ڕۆژ ئەیکەنە 3 کیلۆ
4 کیلو دەبڕۆ مریشکە کوردی بە خەکەبزان بە 1 ساڵە بێ بە 3 کیلو سەپانە نەباتە بەس بەردەرمان یعنی بۆ چارەسەرکردن زۆر شتێ ئێستاکوێ زۆر بە ئاسانی زۆر بە سادەیی یعنی لەوانەیە لە لەفەیەکی سەر عەرەبان و ئینسان تووشی گەو نەخۆشیی زۆر زۆر ترسناک بێ بۆی ڤایرۆسێکەوەیە یەکێ لەخۆشینەکە قەدی خۆی نازانێت ئەو وەختە کە لەخۆش بڵ اینجا قەدی خۆی زانێ و بیتە سەرواقع لە ئەسڵا ئەوەی حەز لە خواردنەکە پێویستە ڕاضە بکات چکەوانەی کە ڕاضە ئەکەن وەرزشەکەن ئەتوانە خواردنە بستێن ئیسفادە لەو خواردنە بکات تۆ ساغی خۆ ناپارێزی تووشی نەخۆشەکە بی دوای تۆ چارەسەرکەی چارەسەر وەکو یەکێک کەمجار لێ نایەتەوە چاک نابێتەوە بۆ شێوەیە یەکی لە هۆکارەکان خواردنی ئاتەندروستە خواردنی بیتی پلاستیکیە خواردنی ئەو خواردانە کە بە دەرزی بە هۆرمۆنات گەوراکرێ وەرزشکردنیش ئێستا خەڵکی ئێستانی زۆر دائنیشە زۆر لە ماڵە زۆر لەسەر کورسیە لە ئیشەکەی بە پێ ناڕات بە سارە ئەڕات ئەوانە هەمووی هۆکارە پێشینان و تویانە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە بە پێ ئەوە ئێرە ئۆرزیە دکتۆرەکان و نەخۆشەکان هەمووی لێرە ئەو خەڵکی ئێستا نەخۆشە لێرە ئەڵێ خۆزگە خۆم پاراستەیە تا تووشی ئەم نەخۆشیە نەبوومە ئەو هەموو پارە سەرفەکە تاوەکو وەکو یەکەم جاری لێبێتەوە بابەتەکەمان ئەمەیە بۆچی پێشینان و تویانە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە زۆر ڕاستە بۆ ئەوەی ئەگەر تۆ لە پێشا خۆ پارێزی لە نەخۆشەکان ئەو شتانی کابن بەسەبەبی نەخۆشی تێگەوە لەوە پەندە بۆ هەموو شتێکە بێت خۆپاراستن لە چارەسەرکردن باشە بۆ هەموو شتێکە بێت ئەگەر تۆ قەست نەخۆشیە بەگە بۆ نەخۆشی بڵیت بالفعل تۆ لە شەکر و لە چەوری و لە خوێ و لە سوێریەمانە خۆ پارێزیت بۆی تووشی زەخت نەبی تووشی شەکرە نەبی چەوری خوێن زیان نەکەوە نییە لەبەرێکە وەختێ تۆ ساغیت خۆ ناپارێزی تووشی نەخۆشەکە بی دوای تۆ چارەسەرکەی چارەسەر وەکو یەکێک کەمجار لێ نایەتەوە چاک نابێتەوە بۆ شێوەیە ئینسان بۆ ئەوەی تەندروستی باش بێ هەمیشە لە سروشتەوە نزیکتر بێ ینی لە دارەوە نزیکتر بێ واتە بۆ نمونە ئەو میوانەی کە لە دارەکەەوە بەری دارەکەی گری ئەوانە بەکاربیێنێ بەڵام ئێستا بینین خەڵک زۆربەی نەخۆشە ئەمە دوورکەوتنەوە نییە لە میوە و لە شتە سروشتەکان ئەم هەمە نەخۆشیە دروست بوو خواردنی میوە زۆر چاکە زۆر بەسوودە میوە هەموو ڤیتامینەکانی تایە جاران خەڵق میوە تەنها بۆ کاتی میوان بەکارێنا وای زین کە میوان هات ئەبێ میوە هەبێ مەرجە میوە هەبێت نە میوە مەرجە بۆ خۆراکی ئینسانە هەموو ڤیتامینەکانی تایە بۆ سیحەت یەگەی هەموو ڤیتامینەکانی تایە هەم چارەسەرە ئەو سا تۆ پێویستی بە موادی کیمیایی نابێت تێگەی نزیک کەوتنەوە لە میوە خواردنی میوە شتێکی زۆر باشە زۆر سوود بەخشە بۆ دکتۆرەکان ئەڵێن کاتێک کە کەسێک جۆرە دەرمانێک بەکارێنێ بۆ چارەسەر ئەو دەرمانە ڕەنگە لە ڕوویەکە و سفادە پێ بگەێنێ بەڵام لە چەند ڕۆیەکی ترەوە کێشەی جەستەیی بۆ دروست دەکات کە ڕەنگە بە زووی دەرنەکەوێت بەڵام لە داهاتووە وردە نیشانەکانی دەرەکەوێت ئەوە مەسەلە موادی کیمیایەکەیە ئەو حەپو عیلاجێکە ئەوە دادێ مسەکینی تایە ئازارشکێنە بۆ هەموو ئازارێک ئەو جۆرە لە مسەکین دایاتێ حەبی دایاتێکە ئازارشکێنە ڕاستە ئازارەکە دەشکێ بە وەختی یەگەی بەڵام لایکەوە زیانە پێگەێنێ لەبەری دروستراوی موادی کیمیایە شتێکی بە سوودی دیاشی خراپیشی دیایە خراپەکە لە ناو معیدە ئینسانە ئەمێنێتەوە دوورکەوتنەوە لە وەرزش ئەمی شۆکار نەبوو بۆی ئاوای ئێستا نەخۆش بکەین ئەی شۆکارە لەبەرەوەی وەرزش زۆر پێویستە وەرزش زۆر پێویستە تۆ بریتێ لە حرەکە و جوڵەیسان ئەگەر نەجوڵە جانە سست ئەبێت دەمارەکان سست ئەبن ئێسخانەکان ئەوەستن تێگەی ئەنجا ئەو وەرزشە ئەبێتە هۆی جوڵانی جەستەی ئینسان کە جەستەی ئینسان جوڵە ڕاضە بۆ ئەوەیە ئەگە خەڵک ڕاضە بکاتوانە بۆ جوڵانی جەستەیە تان باشترین ڕاضەجگی سامیکان مەلێ ئەگەر مەلەژ نەکەیت ڕاضی ئەتیادی لە ماڵەوە هەموو کەس توانێت ڕاضێکی ئەتیادی بکاتوانە پێویست بە ڕەشاق و مەشاقۆشتی واژ ناکە پاراستن لە چارەسەرکردن باشترە چۆن خەڵک خۆی پارێزێت لەوەی تووشی نەخۆشی نەبێت پێویستی بەداو دەرمان نەبێت بەندێک کوردی هەیە لە خۆپاراستنە چارەسەرکردن باشترە قسەیەکی زۆر ڕاستە بە خواردنی تەندروست وەرزشکردن و ئەو شتانی کە واکەکە لەشی مرۆڤ ینی پێویستی بە دەرمان نەبێ بەگشتی خەڵکی ئێستا بۆچی نەخۆشەکەوێت ینی ئەبینین بە تایبەتی ئەم شەقامە خەڵکێکی زۆرتیایە نەخۆشە و بەگشتی نەخۆشخانەکانی کەش لە شوێنەکانی کە پڕە لە خەڵک بۆ خەڵک ئێستا بم شێوازە هەمووی نەخۆشکەوتۆ و تەندروستی کێشەی هەیە هۆکارەکان زۆرن یەکی لە هۆکارەکان خواردنی ئاتەندروستە خواردنی بیتی پلاستیکیە خواردنی ئەو خواردانە کە بە
بە دەرزی بە هۆرمۆنات گەوراکرێ بە وەکو مریشک وەکو هەنێشتی تر ینی خواردنەکانی جاران وانە بوون هەمووی سەحی بوون یان هەموو شتێکیان خواردووە بەڵام نەخۆش نەکەوتون یان کەم نەخۆش کەوتون وەرزشکردنیش ئێستا خەڵکی ئێستا ینی زۆر دائەنیشە زۆر لە ماڵە زۆر لەسەر کورسیە لە ئیشەکەی بە پێ ناڕات بە سارە ئەڕات ئەوانە هەمووی هۆکارن بەکارهێنانی سارە بۆ شێوازەی کەیبینی وەکو باسی کرد ئەمە نەبووەوە کار بۆی خەڵک ئێستا بەم شێواز نەخۆش بووە جاران خەڵک بە پێ هاتوچۆیە کرد ئەجۆڵە ئێستا بینین هەمووی سیارەیە ئەمە هۆکارە هەمووی سارەش بەکارێنێت و وەرزشیش ناکات لەگەڵی خواردنی خراپیش هۆکارێکتر ئەوەیە لانی دەرونی لانی دەرونی زۆر تەسیرەکاتە سەر نەخۆشی و سەرجەسمی ئینسان سەرمێشکی ئینسان یانی لاین دەرونی زۆر تەسیری هەیە بۆ سەر نەخۆشی و هەموو نەخۆشیەکان هەتاوەکو لە سروشتەوە نزیکتر بین هەتاوەکو لە درەختەوە نزیکتر بین تەندروستی باشترە مەبەست لەمە چییە؟ مەبەست لە کەشێکی ئارامە ینی ئینسان خۆی مێشکی ساف کات مێشکی ینی قەلق نەکات بەشتەوە یان لاین دەرونی باش کاتەوە ئەوانە زۆر تەسیریە بۆیە سروشتی ژواکە کە لاین دەرونی باش بێ کە خواردناوم زۆر تەسیری هەیە میوەکانیش پڕن لە ڤیتامینات زۆر تەسیری هەیە بۆ لەشی مرۆڤ چی زۆر باشن ینی هەمە چەشنی خواردن واکە لە زۆر نەخۆشی بپارێزە لە کەمی نەخسی ڤیتامینە نەبێ نەخسی هەموو مادەکانە نەبێ بەڵام هیوا هەیە بەس گۆشتەخوا بەس برنجەخوا بەس ئەڵە میوە ناخۆم یان شت ناخۆم ئەبێ هەموو چەشنە خواردنێ بخۆی خواردنی سەحیش بخۆی هەمیشە پزیشکەکان ڕێنمایی نەخۆش و ئەو کەسانی کە نەخۆشی ناکەن بەوەی کە زیاتر لە میوەکان نزیکبوونەوە ئەمانەی کە بینن کۆمەڵێک بەرهەمی سروشتی ئەو ڕۆکانن کە لە چواردەوری ئەمە هەن بەپێی ئەو تێژیناوانەی کراوە کە زۆر بەمان لە تەلەڤیزیۆن و لە ڕاگەیاندن و لە ئەنتەرنێتەوە بینیومانە هەریکێک لە میوانە بۆ چەند نەخۆشیەک زۆر باشە کە ئەگەر بێت و ئەمانە بەکار بێنین پێویستمان بە دەرمانخانەکان نابێت لەبەرەوە بۆ ئەوەی سیحەتێکی باشترمانەوێت بۆ ئەوەی خۆمان پارێزین پێش ئەوەی بین خۆمان چارەسەر بکەین و پارە و مەسرف بکەین لە خۆمانە با لە بەرهەمە سروشتەکان و نزیک بینەوە تا تەندروستێکی باش و لاشەیەکی ساغ و سەلامەتمان هەبێت ئاواتی ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکە خوازین پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ